بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە بەردەوامی کۆچی گەنجان و ئەو مەترسیانەی کە ڕوبەڕوویان دەبێتەوە دەکەین. دیارە 24 کۆچبەر دوای نزیکەی مانگێک لە زیندانی لە لیبیا گەڕێنرانەتەوە بۆ شاری ڕانیە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە هۆکارەکانی بەردەوامی کۆچ و ئەو فێڵێکی قاچاقچیەکان لە گەنجەکانی دەکەن و با دەرچوونی پارێکی زۆر لە ڕێگەی کۆچ و چارەسەر باز لەم پرسە دەکەین. سەرەتا بەر لەوەی بچینە لای میوانەکانمان چەند لێدوانێکی ئەو کۆچبەرانەی کە لە لیبیا گەڕێنراونەتەوە کە دیارە لە ڕێگەی میسرەوە چوونەتە لیبیا و مانگێک لەوێ لەلایەن ژمارە گروپی چەکدارەوە زیندانی کراون، دواتر ئازاد کراون و گەڕێنراونەتەوە ڕانی وچویانە لەوێەوە بڕۆنە وڵاتانی ئەوروپا. سەرتا ژمارەیەک لێدوان ژمارەیەک کۆچبەر و کەسوکاریان دەبین، دواتر لەگەڵ 2 میلیۆنمان هەیە قسە لەسەر ڕاندەکانی کۆچ بەردەوامی مەترسیەکانی دەکەین. پێم بڵێ لێوە لە چ دۆخێکدا بوون، لەوێ چۆن دەستگیر کرابوون، چۆن ڕۆیشتن؟ دۆخمان ئەمە لێرە ڕۆشتین سەرەتا ئەلێرە ڕۆشتین لە بەغدارە ڕۆشتین بۆ میسر، لە میسر ترانزیتمانە بوو ڕۆشتین بۆ بنغازی، لە بنغازی 22 ساعت بە ساعرە ڕۆشتین، مەفرەزێکمان بۆ دانرا بە قەناسە و بە دەماچە و سوکاتیان پێ دەکردین و جنێویان دەدان و هەنی ئازاریان دەداین، لە برادەرمیان دەدا، لەمایان دەدا، لە ژوورێکیان کردبووین ژووری تاکەسی 4 نەفەریان تێ دەکرد، بەس چاومان دیار بوو، ئاو دەست لە خۆیدا بوو، یعنی حیب نەبێ ئاو دەست لە خۆمان دەشرد، دەستنوێژمان هەڵدەگرت، دۆخمان تەبڵی لە خراپیدا بوو. ماوەی چەند ڕۆژ لە زینداندا بوو؟ 24 ڕۆژ زینداندا بووین بەبێ هەواڵ و بەبێ شتێک. هێزا هەستان خۆشەکە بەدایک و باوک و کەسوکارتان شاد بوون؟ ئارە وەڵڵا زۆر هەستێکی خۆشمانێ، هەستێکی تایبەتمانە. باش ئەگەر پێم بڵێ هۆکاری ڕۆشتنی ئێوە چی بوو؟ لێرە ئیش و کارتان نەبوو یان ئەوەتە لاەن پەیوەنددارەکان خەمسار بوون لە دابینکردنی هەلی کار بۆیەوە؟ بۆ خوای هیچ خزمەت گوزارێک نییە بۆ لانی گەنجەکان کە بڵێ لێرە دڵیان بە وڵاتەکان خۆش بوو، دەرفەتێکی کاریان هەبێ و کارێکی سەر بەخۆیانە بێ. مەعاشەکەشەوە دەیبینی 3-4 مانگەن جارێک. باشە ئەتۆ هەست چۆنە کە بە کوڕەکەت شاد بوویەوە؟ زۆر یەکەم جار سپاس بخوای، هەستێکی زۆر خۆشم هەیە ئەوڕۆ بە کوڕەکەم شاد بوومەوە. ئەمن نیازم نەبوو بەش پێشادەوە، ئەمن ئەو مەیلەم نابوو بە کوڕی خۆم دیمەوە. جارێکە ڕێگای دەدەی بڕوا؟ نەخێر قەت هیوادارم ئەو دایک و بابانە لەو منبەرەوە گوێیان لێبێ ئەبەدەن وەک من ئەو دەردی تاڵی مرد نەچێژن نەیچێژن. باشە ئەگەر پێم بڵێ لێرە زۆر داوای ڕۆشنی دەکرد کوڕەکەی ئێوە یانەوە تا هەلی کار و دەرفەتی کاری نەبوو؟ شەر بێ کوڕەکەی من زۆر دەحکەی نەکرد، زۆر کێشەی نەبوو، لێ نەگەڕان کاکە ئەو ڕۆی ئەو دەڕوا ئەو ڕۆی ئەو دەڕوا، هەلی کاریشیان نییە کاکە. ئەو گەنجانە ئەوە ڕاوەستاون بەبێ کار ناتوانن دانیشتن لە ماڵەیە، هیچ کارێکیان نییە. چ بکە؟ ئەرە وەڵڵا زۆر پێخۆشحاڵین کە بە کوڕەکانی خۆماندا شاد بووینەوە و کوڕەکانمان هاتەوە و سوپاسی ئەو کەسانەش دەکەین کە حەزێتیان پێوە کێشاوە لەوێڕا ئەو کوڕەکانیان بۆ هێناوینەوانێت. وەڵی ئەگەر هەریکاریان هەبێ ئەرێرەکە هیچ کەسێک بەرەو هەندەران ناڕوە بچن بۆ ئەو ڕێ ناغۆشەی و لەو ڕێ تووشی ئەنواع حادیسە دەبن. حاڵین ینی کە کاتێکی زۆر خۆش ئێستا تەسەوڕ ناکەین کە ئێستاش ینی شۆک بووین کە ئێمە ئازاد بووین. ئەوێتان مابوو کە بە کەسوکارتان شاد بنەوە؟ هیچ ئومێدێکمان نەمابوو، ینی دەستمان لە خۆمان شر بوو کە کابرا دەهات پێی دەگوتین هەنی بێ ئەمەلی دەکردین، تەعزیم نەفسی دەدان، دەیگوت پەنجەمۆرێکیان پێکردین نەمازای پەنجەمۆرەکە چیە، دەیگوت ئەو پەنجەمۆرە هەتا وەکو دەمری لێرە دەبی کە مردیشی کەس نازاننەوە تەرمەکە لەکوێیە. چۆن بوو لەوێ؟ عەزابیان دەدای، خواردنیان نەدای، خواردنەکەشیان دابای، هیچ تامێکی لێیان داهات، بەس تام بیبەری لێ دەهات و تەواو، ینی هیچ ئەو نەبوو کە ینی شتیان پێ دەشردی، قاپیان پێ دەشردی، فەرشیان پێ دەشردی، هەمووی شێکیان پێ دەکردین. تەنانەت کاری کۆچیەوە چی بوو لێرە دەرفەتی کارتان نەبوو؟ دەمانەویست داهاتوویەک بۆ خۆمان نابینکەین بەڵام قسمەت نەبوو. پێناسە ناکرێ بڵێم چی نازان ئەوەندە خۆشە، هەستێکی ئەوەندە خۆشە لەبەرەوەی 25 ڕۆژی هیچ خەبەرێکمان لیان نەبوو، بەس بە درۆ دەرەسەی قاچاقچی چاوەڕێی هەواڵێک بوو. ئارێ وەڵڵا بەس تەنیا چاوەڕێی هەواڵێکی بووین کە بیبیستین هەر تەلەفۆنێک شتێک، بەس بە درۆ دەرەسەی قاچاقچی نەمان دەزانی دەنا لەکوێ. ناوەڵڵا ئەی بۆ خۆی داوای دەکرد زۆر ئیش و کاریشی نەبوو لێرە، خوێندن بوو، خوێندنەکەشی وازی هێنابوو. جاریشتر ڕێگای دەدا بڕاتەوە؟ ئەگەر بەخسەمێ بکە ناوەڵڵا
ئەگەر ناچارمان نەکە قەت ڕێگەی نادەین. ئێوە چەند شتێکانی سوکارەکاندا شار بوون؟ جەلە هۆستە خۆشتە نابێتەوە دووبارە نابێتەوە بە هیچ شێوەیەک لەبەرەوەی تۆ 24 ڕۆژ لە ماڵەوەدا دەڕێویست بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک قسەیان لەگەڵ ناکەی زۆر بەخۆشێکی زۆر گەورەیەکە پێ شاد دەبیەوە و دەگەڕێ ناویان. باشە ئێوە بارگوزەرانتان چۆن بوو لێ دۆخی کرابوو لێ دەستگیر کرابوو؟ وەڵڵی هەموو شەوەیەک بەس نە ئەمن هەبوو نە ئەمانەت هەبوو ڕێس هەبوو نە حرمەت هەبوو یەک شتێک لێبوونی نەبوو. ئێمە 24 گەنجی دەڤەرەکەمان ڕێوەچەی لەوانە برایم بووە تقریبان 25 شەوی لێ بەسەر شوێن لەگە گەشتیان بە خاچی لیبیا لەوەکانە هیچ هەواڵەکیان نەبوو 25 شەو ئێمە یعنی زۆر سەرمان بە زۆر شوێندا کرد بوو ئەوەی هەواڵەکیان بەوەکەین ڕاستی زۆر کەس هاتە سەر خەت و هەوڵیاندا لە کۆتاییدا سوپاس بخوای ئازاد بوون دوای 25 شەو لە زیندان ئازاد بوون ئینشەڵڵا ئەوە ساوەڕێیانین و پیان شاد بینەوانێ و سوپاسی هەموو ڕێکخراوەکان دەکەین 25 شەوی جیران 25 شەوی بێسەر شوێنمون ڕاستی ئازار و ئەشکەنجێکی زۆر زۆریان چێشتووە هەمویان بێزارن هەمویان بەڵێرە وەڵڵا. باشە باسیەوە بۆ بکەی ئەو هۆکاری ڕۆشتنی ئەو کەسوکارانی؟ وەڵڵاهی هۆکاری ڕۆشنەکە چیە سەر کە دەبەرەکە گەنجێکی زۆری لێ بێ ئیشیە کەس لە خۆشیان ناچێ ئەو ڕێکخراوانێک کە ئیش دەکەن ئەوەندەی ئیش بکەن لە دروستکردنی هەلی کار زۆر زۆر باشەوەی ئیش بکەن لە کاری گەڕانەوەیان وایان نا ئێستا کۆمەڵێک ئایلە کۆبوونەوانێک کە هاتوونەوانێ جوانە کە پێشوازیان دەکرێت بەس ئەمە بنهێنی بەڕێمان کردوون حکوومەت لە پێشایی و ڕۆی وایسی نەکردووە ئێستاکانەکە دێنەوانێ بە خراردیان دەکەن جێگەی سوپاسە بەڵام یعنی زەرورترەوەی ئەوەی هەلی کاریان بڕاستێن وایان نا گەنجێک دەڕۆ دوو دەفتەر دەبە لەگەڵ خۆی لە ڕێ دەمرێت دێتەوە نازانم بەڵام تۆ دەکانەکە ئیشە چێ بێ مانجێ 500,000 شتێی باوەڕکە ناڕوە. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان سەرەتا لە سینەلای کاک بەکر عەلی سەرۆکی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکان کە لە شاری ڕانیەوە لەگەڵمانە کاک بەکر سوپاسیان بەدەبوون دەکەین ئەگەر باسیە و کۆچبەرانەمان بۆ بکەی کە ئەمڕۆ گەڕێندانەوە کە ژمارەیان 24 کۆچبەر بوو ئایا تەنها ئەوانە لە وڵاتی لیبیا دەستگیر کرابوون یاخود لە وڵاتانی تریشێ ئەوانەی کە بە مەبەستی کۆچکردن بۆ دەرەوەی وڵات لە ڕێگەی هەندەران تووشی دەستگیرکردن بوون یاخود حاڵەتی لەم شێوەیە لە شوێنی دیکەش وە چۆن ئەوانش گەڕێنرانەوە؟ بەڵێ دیارە سەبارەت بۆ 24 کۆچبەرەی کە لە سیمانگی ڕابردوو ویستیان بڕۆن بۆ وڵاتانی ئەوروپا لە ڕێگەی لیبیاوە دیارە بەشێکیان لە فڕۆکخانی نێودەوڵەتیەوە سەرکەوتون بەشێکیان لە فڕۆکخانی نێودەوڵەتی بەغداوە سەرکەوتون ئەتر لەگەڵ گەیشتنیان بە وڵاتی لیبیا لە هەمان ڕۆژدا کە دەکاتە سیمانگ ئەوانە دەستگیر کراون لەلایەن وڵاتی لیبیاوە بەداخەوە دواوەی کە ئێمە لە ڕێگەی سەرچاوەکانمانەوە ئاگادار کراینەوە کە 24 هاوڵاتی هەرێمی کوردستان دەست بەسەر کراون و گیراون لە وڵاتی لیبیا ئێمە بە دوواداچوونمان بۆ کرد ئەوە بوو لە 2 مانگێمە بۆمان ڕوون بووە کە تەواوی ئەو گیراوانە خەڵکی بیتوێنن دەکرێت بڵێن خەڵکی ناوەندی ڕانیە و حاجی ئاوا و دەڤەری مەرگەنە ئەوانە بۆیە لەگەڵ کۆمەڵێک دڵسۆز و خەمخۆر و قەڵم بەدەستی جوان و نیشتیمان پەروەر هاتنە سەرخەت هەم لە ڕێی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق جەنابی کاک دکتۆر موسەنا هەم وەزارەتی خارجی عێراق دکتۆر شۆڕش خالید ئێمە هەڵساین بەو کارە و بەردەوام لەگەڵیاندا بووین دیارە خۆشبەختانە و سوپاس و ستایش بۆ خوا ئیمڕۆ بە خانەوادەکانیان شاد بوونەوە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا و بە ئامادەبوونی خزم و کەس و ئازیزانیان پێشوازیەکی گەرمیان لێکرا. کاک بەکر بڵین لەلایەن گروپی چەکدارەوە دەستگیر کرابوون چونکە باز لەوە دەکرا گوێمە لە قسەکانیان بوو نزیکەی مانگێک زیندانی بوون وەکو پێویست خواردنیان پێنەدرا بوو بڵین لە ژێر زەوی زیندانی کرابوون گروپی چەکدار دەستگیری کردبوون لە لیبیا؟ بەڵێ سەرەتا دیارە ئێمە دەبێت لای هاوڵاتیان و تەواوی ئەو خانەوادە بەڕێزانەی کە دەیانێت ڕۆڵەکانیان بنێرن بۆ وڵاتانی ئەوروپا ئەوەیان لا ڕوون بێ کە ئێستا ئێمە باز دەکەین لیبیا دوو لیبیایە لیبیای باشوور لیبیای خۆرهەڵاتە ئێمە وەک دەبین لیبیای باشوور بەدەست میلیشیاکانەوە بەداخەوە ئەوانە ئێستا دەکرێت بڵێن لەسەر 100,000 هاوڵاتی وڵاتانی ئەفریقا و وڵاتانی ئاسیاوی و لە ناویشیاندا کورد لە چاوەڕوانی ئەوەدا کە بەڕاستی لە ڕێی ئەو باندانەوە کە مامەڵە بە مرۆڤەوە دەکەم بۆ گەیشتن بە یەکێک لە وڵاتانی ئەوروپا بیان خەنە ناو دەریاکانەوە چ بە ڕێگەی چوو بێ بە چ بە ڕێگەی یەخت بێت چ بە ڕێگەی زەورەق بێ بەو شێوازەی باسی دەکەن
بۆیە ئەوە دەکرێت بڵێن ئەوە لیبیای باشوور زیاتر دەیەوێت ئەم خەڵکە وەکو کارتێکی فشار بەرامبەر بە وڵاتانی ئەوروپا بەکاربێنێ بۆ ئەوەی دانیان پێدا بندرێت کەمە بە دەوڵەتبوونی لیبیای باشوور کەمە تەنها وەکو ئێمە بەپێی ئەزمموی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا لە سەراسەری هەرێم ئێمە وای دەبینیکە وەکو کارتێک بەکاری دەهێنن چکەم ڕێگەیەکی تازەیە کراوەتەوە بەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا پێشووتر وڵاتانی ئەفریقی و میسری بەڵێ ئەوانە کە ڕۆیشتوونە دیارە لە سیمانگ لە 27 و 28 مانگ گەیشتون بە وڵاتی لیبیا لەوێ لە تەرابلوس گەیشتون بە تەرابلوس بەڵام لەوێ دەستگیر کراون دوای مانەوەی زیاتر لە 20 ڕۆژیان لە زیندانەکان ئیترەوە بۆ هێناویانەوە بنغازی ڕۆژی بەڕاستی جومعەی ڕابردوو بوو کە ئەوانیان گەڕاندەوە بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی بنغازی لەوێەوە پەیوەندیان پێوە کردین ئەو گیراوانە دیارە ژمارە و تەلەفۆنی ئێمەیان لا بۆ پەیوەندیان پێوەکردن داوای بەهانەوە چوونیان دەکرد داوای ئەویان دەکرێت کە فریان نەکەون بەڕاستی مەترسی ئەویان لەسرە قاچاقچیەکان بە هاوکاری مافیاکانی میلیشیا لە مەتار بیان بەنە دەرەوە ئەوە بوو خۆشببختانە تواندرا بۆ کاتژمێر دوو بۆ دوونی و هەمان ڕۆژ لەلایەن جەنابی کاکتۆر موسەناوە هاوڕێیەکی ئاگدار کردەوە بە ناوی دکتۆرە دنیا سەردانی کردن ئەوە بوو لە فڕۆکخانەی بنغازی هێنانەوە بۆ شوێنی مانەوەیان لە هوتێلم دوو ڕۆژە لەوێدا پشویان دامانەوە تاوەکو ڕێکارە یاسایەکانی گەڕانەوەیان جێبەجێ کرا و ئەوە بوو ئیمڕۆ گەڕاندیانەوە بۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی فڕۆکخانەی تورکیاوە گەیشتن بە فڕۆکخانەی هەولێر باشە کاک بەکرەوە هاتنەوە زێدی خۆیان کە شاری ڕانیە بەڵێ کاک بەکرە و گروپانە بڵێن پارە وەردەگرن لە بەرامبەر ئازادکردنی ئەو خەڵکە یاخود قاچاقچی کە لێرەوە هاوڵاتێک دەبات بۆ میسر و لەوێشەوە بۆ لیبیا قاچاقچیەکانیش پارە وەردەگرن واڵخڵاتاندنی خەڵکیشی تێدایە ئەو ڕێگەڕێگایەکی قورسە بۆ گەیشتن بە وڵاتانی ئەوروپا لێەوە بڵێن بە ئیتاڵیاوانە بەڵە بێگومان ڕێگاکانی قاچاق هەمویان قورسە ڕێگاکانی قاچاق دەگرێت بڵێن ڕێگای مەترسیەکانە ڕێگای مەرگە بۆیە پێویستە خەڵک وشیار بێت لەو ئاستەدا بێت کە خۆڕ دەستی ئەم قەدەرە نەکات بێگومان هەر کەسێک دەڕوا ئەم کە باز لەم 24 کەسە بکەین سەرەتای ڕۆیشتنیان لەلایەن قاچاقچیەکانەوە لەلایەن ئەم قاچاقچی کە مامەڵەیان لەگەڵ کراوە پێشەچی 3100 دۆلاریان لێ وەرگیراوە لەگەڵ گەیشتنیان بە وڵاتی لیبیا بەداخەوە کە دەستگیر دەکرێن هەر یەکێک لەوانە بە نزیکی 800 بۆ 900 دلار تا 1000 دلاریان پێ بووە پارەکانیان هەموو لێستەندراوە لەلایەن پاسەوانی زیندانەکان کە میلیشیا بوونە کە گەڕاویشنەتەوە لەسەر ئەرکی خۆیان گەڕاونەوە واتە دەکرێت ئێمە بڵین بۆ هەر کەسێک لەم 24 کەسە بە نزیکی 5000 دلار خەسارەتمەند بووە بەداخەوە دوای ئازار و ئەشکەنجەدان و بێڕێزیکردن پێیان ومانەوەیان لەژێر دەستی ئەم میلیشیا بەڕاستی بێکەلتور و بێفەرهەنگ و پێپەتیانەدا لەگەڵ ئەوەشدا هەر یەکێک لەوانە بە نزیکی 5000 دلار خەسارەتمەند بووە. باشە کاک بەکرێ ئێستا بڵین خەڵکێکی زۆر ئێوە بڵین ڕێنماییتان چییە بڵێن لە تورکیاوە بەرەگەی قاچاق هەر لە لیبیاوە لەو دوو شوێنەوە دەڕۆن ئێستا شوێنی دیکەشەیە قاچاقچیەکان بەکاری بێنن کە خەڵک نەگات بەو شوێنی مەبەستی خۆی و پارێکی زۆری بەها دەربڕوە بەڵە بێگومان ڕێگاکان ئێستاش ڕێگا زۆرە بۆ نمونەگەر باز لە کەناراوەکانی وڵاتی تورکیا بکەین ئێستا بە سەدان هاوڵاتی هەرێمی کوردستان لە تورکایە دەیانەوێت لە ڕێگەی کەناراوەکانی ئێزمیر بۆ دروم چەنەقە لە چەند مینایەکی ترە خۆ بگەێنن بە یەکێک لە وڵاتانی ئەوروپا لە دەواازەی یۆناان یاخود ئیتالیاوە بێت و ڕێگاکانی تری وشکانی وەکو بولغاریا بۆسنە ئەوانش هەمووی ڕێگەی قاچاقە کە هاوڵاتیان و هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان لەم ڕێگانەوە دەیانەوێت بکەن بە یەکێک لە وڵاتانی ئەوروپا وارووا ئێساش ڕێگاکانی بیلاڕوس و پۆڵندا و لاتیڤیا بە هەمان شێوازە خەڵکی پێدا دەڕوا بەڵام ئەم دەرچەیە یاخود ئەم دەواازەیە کە ئێستا هەیە لیبیایە خواستێکی زۆری هاوڵاتیانی لەسەر ئاویش بە هۆکاری ئەوەی ڕێگاکەی کەمە وەک بەراورد بە کەناراوەکانی وڵاتی تورکیا بۆ ئیتالیا کە بە 2 ڕۆژ یاخود بە 3 ڕۆژ دەگەن لەوێ بە 8 کاتژمێر دەگەن بە وڵاتی ئیتالیا
بۆیە ئەوە خواستێکی زیاتری لەسرە بەڵام ئێمە پێمان وایە لە دوای دەست بەسەرگرتن و گرتن و زیندانیکردنی ئەم سێ وەجبەیە کە لەم ساڵدا گیران و ئازار و ئەشکەنجەی زۆریان بینی و پارەیەکی زۆریان لێخورە و خەسارەتمەند بوون دەکرێت بڵێن ئێستا ئەم ڕێگایش بەڕاستی بۆتە جێگەی ترس و دڵڕاوکێ کەمتر دەیانەوێت هاوڵاتیان بەم ڕێگایەدا سەفەر بکەن و ئێمەش خوازیارین کەم ڕێگای هەرگیز بەکارنێن لەبەر ڕێگایەکی پەرمەترسیدارە. بەڵێ کاک بەکر هیچ ئامارێکتان لە سەبارەت بە کۆچ بڵێن چەند خەڵک کۆچی کردبێ لە هەموو هەرێمی کوردستان لە سەرەتای ئەم ساڵەوە چەندی سنووری ڕانیە و بڵێن پشدەرە؟ بەڵێ بێگومان ئامارەکان لای ئێمە هەیە و ئێمە بۆ بەرچاوڕوونی بەڕێستان و تاوای بیسەر و بینەرەکانتان ئێمە پشتبەستوین بەو نوێنەرانەی کە لە وڵاتانی یۆنان ئیتالیا فەڕەنسا بریتانیا هەمانە ئێمە مە سەرچاوەکانمان لەوێوەیە بەردەوام لە وردەکاری و بەدواداچوونی دروستان بۆ کۆکردنەوەی زانیاری و دوای گەیاندنیان بە کۆمەڵەکەمان بەڵێ لەم ساڵدا لە ماوەی ئەم حەومانگەدا کە ئێستا تێدانە لە سەروی 5,000 هاوڵاتی هەرێمی کوردستان کۆچیان کردووە بۆ وڵاتانی ئەوروپا بە ڕێکاکانی لیبیا تونس و ڕێگای کەناراوەکانی وڵاتی تورکیا و ڕێگای وشکانی بولغاریا و بیلاڕوس و لاتیڤیا و پۆڵەندا و بەشێکیش بە پاسپۆرتی ساختە ڕەوانەی وڵاتانی ئەوروپا کراون کە بەداخەوە لە وڵاتی مالیزیا تاوەکو ئێستاش 4 زیندانی کوردی تێدایە لەوێ دەست بەسەر کراون لە وڵاتی تایلەند بە هەمان شێوە 2 زیندانیمان هەیە ئەوە لە ڕێگەی پاسپۆرتی ساختەوە ئەو نەفرانە یاخودە و هاوڵاتیانە و گەنجانە لە ڕێگەی قاچاقچیەکانەوە ناڕاستیان لەگەڵ کرا و بم شێوازە نردویان بیگەن بە یەکێک لە وڵاتانی ئەوروپا بۆیە لەم 5,000 کەسەی کە باسمان کرد لە هەرێمی کوردستان بە نزیکی 1100 کەس خەڵکی دەبەری ڕاپەڕینە. بەڵێ بۆچی زۆربەی کۆچەکە لەوێ پەیوەندی بە چیەوەی ئەوەی کێوە خۆتان کۆمەڵەکەتان تایبەتە بە بوارە و لێکۆڵنیەوە لەو بوارە دەکەن؟ بەڵێ دیارە کۆمەڵ هۆکارێکەیە بەڵام ئەو هۆکاری سەرەکی یاخود دەکرێت بڵێن بنچینە هۆکار و پاڵنەری گەنجان بەرەو هەڵبژاردننی ڕێگەی ئەوروپا لە تەواوی هەرێمی کوردستان کە ئەوە بنچینە هۆکارە بێکاریە نادادیە وەکو پێشووتریش باسمان کردووە نادادی لە ڕووی چینایەتیوە دەڵێن وەک پێشووتر بینیمانە لە ساڵانی ڕابردوو چینایەتی لە سێ تەبەقۆی دەبینیەوە هەژار مامناوەند سەرمایەدار یاخود بڵێن دەوڵەمەند بەڵام بەداخەوە ماوەیەکە تەبەقی مامناوەند دەرچووە ئەوەی ماوەتەوە هەژار و سەرمایەدارەکانن لەگەڵ هەڵچنین و خۆشگوزەرانی و ڕەفاهیەت و گەشتکردن و ژیانی ڤێلا و ئاپارتومان لە تەبەقی سەرو لە تەبەقی چینی دەوڵەمەند لەگەڵ ئەوەدا چینی هەژار ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی لە هەوڵی ئەوەدایە بتوانێت پاروێک نان بە هەر جۆرێک بێت لە ڕێگەی شەرەفمەندانەوە بتوانێت بۆ ڕۆڵەکانی دابین بکات یاخود هەوڵ دەدا بە حەسرەتەوە بتوانێت جلوبەرگ بۆ مناڵەکانی بکرێت کەوابێ لەگەڵ بەرزبوونەوەی چینی سەرمایەداری و هەڵکشانی سەرمایەکانیان چینی هەژار سات بە سات بە ناخی زەویدا دەستە خوارەوە یەکێکە لە نادادیەکان بەڕاستی بەداخەوە لەلایەکی تریش دەبەری ڕاپەڕێن کە بە نمونە بهێنینەوە ئەم کۆچە بە لێشاوە زیاتر ڕووی لەوێ کردووە زەمینەی کار کەمتر ڕەخساوە لەم دەڤەرە بە هۆکاریەوەی خاڵی سنووری ئێرانین وڵاتی ئێرانین کامیشە بۆ خۆشتان ڕوونە لای تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەردەوام گرفت و کێشە لە نێوان ئەم سنوورانەدا هەبووە بەداخەوە بەهۆی بوونی پارتە سیاسیەکانی پارچەکانی تری کوردستان دەکرێت بڵێنەوە یەکێک بۆ لە هۆکارەکان کە گوندەکان هەمووی بەڕاستی ناتوانرێت کەسابەت و لە بواری کوشتتوکاڵی لە بواری ئاژەڵداری بتوانن وەبەرهێنا بکەن بتوانن سەرمایە گوزاری بکەن بۆیە ئەو وای کردەوە لۆدێکی تر لە ناو شاردا دروست ببێت لە بێکاری لە بێهیوایی ئەوەیە وای کردووە کە بەڕاستی زیاتر گەنج لەم دەڤەرێ ڕاپەڕینەدا هەوڵ بدا بۆ ڕۆشتن هەوڵ بدا ڕابکات بگات بە یەکێک لە وڵاتانی ئەوروپا بە هەر ڕێگایەک بێ بە هەر شێوازێک بێ ئەگەر مەرگیشی لە دەمدا بێت و مەرگی لە بەرچاو بێت ئەوەیەکێکە لە هۆکارەکانی کۆچی دەبەری ڕاپەڕێ دێمەوە خزمەتت کاک بەکرد لەگەڵمان بمێنەوە چین لای مامۆستا سەلمان کۆچەری کارگەی سنتەری پەرپێدانی لاوان کە بەڕێزیشتن لە چوارخۆنەوە لەگەڵمانە مامۆستا سەلمان سوپاس دەکەین دەمانەوەی بەڕێزی خوێندنەوەیەکمان بۆ کەی سەوارد بە کۆچی گەنجان و بەکارهێنانی ڕێگەی قاچاق وە زۆر جار بڵێن قاچاق چیزەکانیش فێڵ لە هاوڵاتیان دەکەن و وەکو پێویست ئیسەیزڕاتیش ناکرێت لە هەرێم وە خەڵکێکی زۆر لەو ڕێگانە بۆتە قوربانی زیندانی دەکرێت پارەیەکی زۆر بەهدەر دەڕوات فەرموو ئاڵۆسی و
قەیران لە دوای قەیران دروست بووە ئەمەش بووە بەڕاستی هۆکاریەوەی کە گەنجێکی زۆر بەلێ شاخ کۆچکەن کۆچکردن بووە بە دیارتانی لەوە تێپەڕیوە بتوانین بە هەنگاوێک لەلایەن بەشدارێکیان لەلایەن جیهەتێکەوە کۆنترۆل بکرێ بەڵکو ئەمە کۆمەڵێک دەرهاویشتەی هەیە بەداخەوە لەگەڵ ئەوەی ئەم کۆچە بەلێ شاوەشێ ئیستیغلالکردنی کۆچیشێ ئیستیغلالکردنی کۆچێ لەلایەن هەندێک لە قاچاقچیەکان هەندێک لە هەتا هەندێک بەترسیش تێدانە ئێستا زۆرێک لە بەرپرسەکان تەنسیق و علاقاتیان لەگەڵ هەندێک لە کۆنسوڵەکان دروست کردووە ناڵم لینکیان دروست کردووە بە پێ و لینکانە دێن بە پارەیەکی زۆر گران ڤیزا وڵاتان وەردەگرن بۆ گەنجان و لاوان بەڵام یعنی لەگەڵ ئەوەشدا لە هەرێمی کوردستان لەسەر بابەتی کۆچ یا خود لەسەرەوەی کە بتوانن ئەو ئاریشەکانی کۆچ یاخود مەترسیەکانی کۆچ کەمتر بکرێتەوە یاخودەوەی کە ئیستیغلالکردنی ئەو کۆچە بەلێ شاوی گەنجان کەمتر بێتەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان هیچ ڕێکارێک نەگراوەتە بەر وەڕێکارەکان زۆر لاوازن و شەپۆلی کۆچ بەردەوامە لەگەڵ ئەوەشدا زۆر کەس هەبووە زۆر قاچاقچی هەبووە کە مامەڵەی بۆ کۆچبەرانەوە کردووە و شتی ناڕاستی پێوتونەوە بەشێکی و کۆچبەرانە پێشەکی پارەیان لێ وەرگیراوە پارەکان لێ بە قۆڕ کراوە زۆریشیان هەیە هەر پارەکەشیان لێ خوراوە هێشتۆتە حاڵەت دوایمە گەنجمان هەیە زیاتر لە 150 وەرەقەی پارە ڕۆشتۆ بەبێ ئەوەی تەنانەت بستێک لە کوردستان شوێتە دەرەوە بە بیانی پێدانی ڤیزە بە بیانی گەڕانەوەی ڤیزە بە بیانی وەرگرتنی ڤیزای شنگنیاوەتیانەوە بە فڵان ڕۆژە دەستین فڵان کاتە دەستین کاتی دێت بەڵام ئەوانە ناڕاستی زۆری تێدا هەبووە ئەمە کارگەری زۆر خراپی دروست کردووە یەک بۆتەوەی ئەوەی کە بەڕاستی هیچ سەختێک نەمێنی هیچ ئیدارەکردنێک نەمێنی وای لێ هاتووە ئەنی هەتا بگات حاڵەتی ئەوەی بۆ ئەگەر ئێستا لەو کەسانێک کە ئەوانە قاچاقی بە کۆچبەرانەوە دەکەن بۆی هێبگات حاڵەتی ئەوەی کە مرۆڤ بفرۆشێ بەڕاستی یان بێن بەشێک لەوانە بڕخێن بیان خوێن و لە شوێنێکی نادیار تووشی حاڵەتی ئەوە بوونە کە ئەندامی لاشیان بفرۆشێ زۆر مەترسی هەیە بەداخەوە بەشێک لەو ڕێگانە ڕێگای تەندروستنینە هەمیشە ئەو ڕێگانەی استیغلال دەکەین وە زۆر جارش ئەم ڕێگانە تەنسیقن لەگەڵ بۆ نمونە هێزێکی عەسکەری ئەو وڵاتە یاخود بەرپرسێکی باڵای ئەو وڵاتێکە سەفەری بۆ دەکەن لە ڕێگەی ئەو کارەیە لە هەمووشی سەختە قورسەکە یاخود بارگرانیەکە دەکێتە سەر کەسکاری کۆچبەران دەکەوێتە سەر هاونیشتمانیانی کوردستان بۆیە ئەم پێم وایە لە هەرێمی کوردستان یەکێک لەو شتانێک کە زۆر مەترسی هەیە بۆ تا ئێستا نەتوانراوە کۆنترۆڵ بکرێت لە دوای مەوادی خۆشبەر کە دوای بازرگانکردن بە مەوادی خۆشبەر بابەتی کۆچ و کۆچکردنە کە بەداخەوە خریش زۆر بە شێوەیەکی نامرۆڤانە خۆرەخکاری زۆر لەو کەسانە وەردەگیرێت بەبێ ئەوەی هەندێک لەوانە بشکەن بێت بەڵێ بەرپرسارەتی دەسەڵاتدارانی هەرێم چییە چکە ئێمە دەبین لە دوای 2014ەوە بەتایبەت دوای بڵێن نەوتی سەربەخۆ و قەیرانی موچە و ئەوانە زیاتر کۆچ لە هەرێمی کوردستان ڕووی داوە بەرپرسارەتی دەسەڵاتیەوەی هیچ هەنگاوێکیش ناوە بە ئاراسی کەمکردنەوە یاخود بە پێچوانەوە بەردەوامە شەپۆلی کۆچ ڕوو لە زیاد بوون دەکات جامە لەگەڵ ئێستا من وەکو خۆم یعنی من بە هیچ شێوەیەکی ڕێگری بڵێم کۆچ مەکات کە بەڕاستی ئەم دەسەڵاتە دۆخێکی وەحای دروست کردووە کە بێکاریەکی زۆر قەبە نەبوونی زەمانی ئیجتیماعی نەبوونی زەمانی کار نەبوونی هیچ ئومێدێک وای کردووە کە ئەم کۆچە بەلێشە بۆیە کۆچی بەلێشاو دەست پێ بکاتەوە بۆیە بەرپرسانی شتێک نەماوە تاحکیم لە وڵاتە شتێک نەماوە پێی بوترێت ئیدارەدان لێپسراویەتی مەسئولیەت سزادان ڕقابەت چاودێری هیچ شتێکیەوە نەما ئەم دەسەڵاتە
پارتی و یەکێتی دۆخێکی ویان دروست کردووە کە هیچ ئینتیمایەکی نیشتیمانی و خۆشویستنیان بۆ ئەو خاکە نێشتووە بۆیە ئەم گەنجە ئامادەیە یعنی هەموو ڕێگایەک بگرێتەوە تەنانەت ئەگە بە کۆتایی هاتنیشیان خۆشی بێ بەس ئەو کوردستانە بەجێ بێڵی لەبەر چی لەبەر ئەوەی بێکاریەکی زۆر قەبە هەیە ومێت نییە زەمان نییە ناداپەروەری زۆر هەیە کوڕی مەنسوور دەبینی کە بەداگرکردنی دەیان دۆنمسەوی خەڵکی داگی دەکات و لە وڵاتێ پیس بەسەر کوڕی هەژار و فەقیردا لێ دەدات و ئەم لەلایەک شەوگەنج و لاومان هەیە تەحەڕوج دەکات هیچ کارێکی دەست ناکەوێت چەندین یعنی گەشتۆتە ئەو حاڵەتەی من گەنجم بینیوە لە بەیانی سەعات 6 بەیانی ئیشتەکە هەتا 6 ئێوارە بە 5 ساکاتە چۆن ئەم گەنجە ڕاناکە بۆیە ئەم دۆخەی کە دروست بووە بابەتی کۆچ بە دەرپرسیارەتی هەرە سەرەکی دەکەوێتە سەر دەسەڵات پارتی و یەکێتی و ئەوان زۆر بێخەمن لە بابەتی کۆچکردن نەک بێخەمن ئەوان پێیان یعنی یەکێتی پارتی هیچ بێباکن لەو بابەت ئەگەر هەموو گەنجان و لاوان وڵات بەچێ بە شار و شارچکەکان چۆر بێت زۆریان لە ئاسایی پێشیان خۆشە و دۆخە بێتەوە چونکە بە جۆرێ لە جۆرەکان ئەو سەرمایە مرۆیە ئەو گڕوتینەی گەنج و لاوانە لە وڵاتدا کەم دەبێتەوە کە ئەمە وا دەکات کە خۆپێشاندان مزاهرە و چالاکی و ئەوانش خاو ببنەوە لە هەرێمی کوردستان بۆ پێم وایە دەسەڵات هیچ خەمێکیە و ئەمە نەمبینیوە لە کارامەی یەک حیزب لە هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی و یەکێتی نەمبینیوە لە کارنامەی یەک وەزارەت نەمبینیوە لە کارنامەی حکوومەت نەمبینیوە لە یەک پرۆژەی پەرلەمانی کە بێت باس لەوە بکات چۆن گیر و گفت و ئاریشەکانی گەنجان و لاوان لە هەرێمی کوردستان کەم بکەنەوە چۆن وا بکەن کە مەسەلەی بابەتی دیاتەی کۆچ کەم بکەنەوە لێ شاوی کۆچ کەم بکەنەوە هیچ پرۆژەیەکیان نییە پرۆژیان نییە بۆ منە کارگەی کوشەسازی گەورە دامەزرێن پرۆژیان نییە کە گەنج بە ئیجباری بەپێی یاخود بەپێی یاسا لە کەسی تایبەتدا بمەزرێن پرۆژیان نییە کە قەرزی بچووک بدەن بە گەنجان و لاوان پرۆژیان نییە کە بۆ هیوا ئومێدێک بێنەوە بۆ گەنج و لاوان بەڕێگەی پرۆژەوە بەڕێگەی دامەزرانەوە بەڕێگەی خستنە سەرکارەوە چۆن کۆچ دروست نابێت بۆی بە پرسیارەتی سەرەکی دەکەوێتە یعنی دەکەوێت سەر پارتی و یەکێتی دەکەوێتە سەر ئەو دەسەڵاتە دەکەوێتە سەر ئەو حکوومەتە هەرچەندە ئێمە شتێک نەماوە بەناوی حکومڕانی تەندروست و دامەزراوی لە هەرێمی کوردستان بەڵکو ئیستیقلالکردنێکی زۆر فراوان هەیە حکومێکی شێوازە میلیشایی بەڕێوە دەچێت هەموو قۆڕکاریە زەوی دەرێ بۆ نمونە مامەڵە بە خەڵکیەوە دەکرێت کەرامەتی مرۆڤ شکێنراوە کەرامەتی موچەخۆر شکێنراوە مامۆستا یعنی بەڕاستی لە کەرامەتی مامۆستا فەرمانبەردراوە هەمانە هەموو هۆکارن بۆی کۆچی بەلێ شاو دەست پێ بکاتەوە اینجا لە هەمووی مەترسیداتر ئەم کۆچە بەلێ شاوەش بەشێکی زۆر بێ بەرنامەیە سەرمایەکی زۆر لێڕوا دەڕواتە دەرەوەی هەرێم کە ئێمە لە ساڵانی داهاتوودا ئەو مەترسیانە دەبینی چونکە ئەو گەنجە و ئەو لاوەی لێرە دەڕوا گروپینێکی زۆر جوانی پێیە بەڵام بەداخۆ لێرە هیچ دەرفەتێکی بۆ نەڕەختاوە تا حەکیم هەر بە نمونە لە ماوە چەند ساڵێکدا لە دەفەری بتوێن و پشتەر 19,000 کەس تەخەڕوج هەیە کە دانەمەسراوە ئەو هەموو دانەمەسراندنە نەبوونی هەلی کار نەڕەخساندنی هەلی کار پێنەدانی قەرزی بانقی نەبوونی سیستەمی بانقی نەبوونی پرۆژە ئێوە دەکات چۆن گەنج و لاو بەکارنێنی ئەنی گەنج خەوی لێ ناکەوی لەبەر نەبوونی کارەبا گەنجێ ناتوانێت چێ لە شوێنێک پرۆژەیەک تاسیەک تا لەبەر ئەوەی دەرە دەکا هیچ شتێکی بۆ نامێت تۆ گەنج پێ بچێ ئیشی بکات لە بەیانی تا ئێوارە بە 5,000 بە 10,000 یعنی چۆن ئەو شیانە بەڕێوە دەکرێت بۆی ئەوان بەرترسن بە پرسیارەتێکی زۆر بەڕاستی تۆمریان کەوتۆ دەستشان و بێباکن و بێگومان لەو بەرپرسیارەتەش دەرناچن دەبێت خەڵک موقیفی هەبێت لەم دەسەڵاتە چیتر قبوڵینەکە
سوپاس دەکەین مامۆستا دێمەوە خزمەتت کاک بەکر بینەوە خزمەت بەڕێز سەبارەت بە مافی پەنابەرێتی ئێستا لە وڵاتانی ئەوروپاش قورس نەبوو هەرچەند نەگەیشتن بە ڕێگای ئەوروپا زۆر قورسە بەڵام ئەوانش کە دەگەن ڕوبەڕووی کێشەی زۆر نابنەوە ئێستا مافی پەنابەرێتی لە وڵاتانی ئەوروپا لە بەڕیتانیا ئەوانە زۆر قورس نەبوو بۆ هاوڵاتی ئێمە بەڵێ دیارە دەکرێت بڵێن ئەوروپا بەراورد بە ساڵانی ڕابردوو جیاوازێکی زۆر زۆری هەیە لە ڕووی وەرگرتنی مافی پەنابەری بەڕاستی ئیمساڵیش بە تایبەت کە ساڵی 2024 لە مانگی 11دا دەستگای پاراستنی نیشتیمانی وڵاتی بریتانیا سەردانی وەزارەتی عراقی کرد ڕێککەوتنامەیەکیان واژۆ کردووە بۆ ئەوەی بتوانە هەر کەسێکە بینێرنەوە عراق وەری بگرێتەوە کە ساڵانی ڕابردوو حکوومەتی عراقی ڕەزامەند نەبوو لەسەر وەرگرتنەوەی ئەو پەنابەرانەی بە زۆرم لێ دەنێردرێنەوە ئەیتر ئەمساڵ لە ساڵی 2024 ڕێککەوتنە واژۆ کراوە ئێمە پێمان وایە وڵاتانی دری ئەوروپاش دێنە ناو ئەو هاوکێشەیەوە کە حکوومەتی بریتانیا دەست پێشخەری بۆ کردووە لەلایەکی تریش دەبینین دوای ئەوەی هەڵاوسانێکی زۆر لە ناو وڵاتی بریتانیا دروست بوو لە ڕووی پەنابەرەوە وەک بینیمان لەگەڵ هەڵگیرسانی شەڕی ئۆکرانیا و رووسیا بە ملیۆنان خەڵک ڕووی کردە وڵاتی بریتانیا ئەوە بۆ خۆی لۆدێکی زۆری لەسەر وڵاتی بریتانیا دروست کرد لە سەردەمی پارتی پارێزگاراندا کە بەڕاستی لەگەڵ گەشتنی هەر تاکێکی ئۆکرانی مافی پەنابەریان پێدرا ئەوە بوو لە دوای گرتنەدەستی دەسەڵاتی پارتی لە برەی کرێکاران بەرنامەکەی گۆڕی بەڕاستی ئەجەندای کاری خۆی ئەعلان کردووە لە بەرامبەر مافی پەنابەری یاخود پێدانی مافی پەنابەری بە ئەو کەسانی کە بە نایاسایی ڕوو دەکەنە وڵاتی بریتانیا بە تایبەتەوانەی بەچوب لە نۆکەندی ئینگلیس یاخود بڵێ لە دانکێخ و کاڵاس و سنگات و ئەو مینانەی لە سنووری وڵاتی فەڕەنسادان دەگەن بە وڵاتی بریتانیا ئەوەش یەکێک بە لەو خاڵە جەوهەریانی بەڕاستی کە مەترسی هەیە چکە بەشێکی زۆر لەو هاوڵاتیانی لە ساڵی 2021 و 22 هەتاوەکو ئێستاش دەکرێت بڵین لە 95 ئەو پەنابەرانە ڕوویان کردوتە وڵاتی بریتانیا بە چوب ڕۆشتوونە بەشێکی کەمی بەشاعی نەبووە بۆیە ئەوەش ئێستا کەیسی ئەوانە هەمووی بەڕاستی لە دادگا پێداچوونەوەی بۆ دەکرێت و بەشێکی زۆریان کەیسەکانیان لە دادگای باڵای کۆچی پەنابەری وڵاتی بریتانیا هەڵپەسێردراوە بۆ مانای جارێکتر پێداچوونەوەیان بۆ دەکرێت ئەگەر ئەوەی هەیە وەڵامێکی نەرەنیان بدرێتەوە یاخود چۆن دەکرێت بڵین ڕەفزیان پێ بدرێ پێشوەشەیە کاک بەکر کەسانێک دوجار سێجار ڕەفزی وەردەگرن بەڵام ئیمساڵ وانە ئەوەی کە پێمان گەیشتووە ڕێی نوێنەرمان لە وڵاتی بریتانیاوە بەڕاستی پێداچوونەوەیەکی ورد بەم دۆسیانەدا دەکرێت بەم کەیسانەدا دەکرێت هەر لەگەڵ ڕەفسی یەکەم کە پێی درا کەیسەکەی هەڵدەپەسێردرێ بۆیە مەترسی ئەوەی هەیە ئەوانی کە کێسیان هەڵپەسێردراوە یاخود ئەوانەی کە بە تۆمەتی سەرپێچیکردنی یاسایی لەم وڵاتە بە جۆرێک لە چۆرەکە ئەو کارانەی کە بەدەرن لە یاسای ئەم وڵاتەدا دەستگیر کراون و دەست بەسەر کراون لە زیندانەکانی بریتانیا هەنگاوی یەکەم ئەوانە بێت بیان نێرنەوە بۆ وڵاتانی خۆیان کە ئێمە باس لە عراقیش دەکەین بۆ عراق و هەرێمی کوردستان بۆیە دەکرێت بڵێن ئەوروپا بەگشتی و بریتانیا بە تایبەت ئەو بەهشتە نییە کە گەنجانمان هاوڵاتیانمان ئومێد و هیوا و خولیای لەسەر هەڵدەچن دەکرێت بڵێن دۆزەخێکی شاراوەیە تا نەگەی بەناوی هەست پێ ناکەی بەڵێ بە کورتی چارەسەر چیە چێرەگە چارەیەک دەبینی لەلایەن دەسەڵاتدارانەوە بۆ کەمکردنەوەی ئەو کۆچە بە کورتی بێسپاس دەکەین کار بەکرد بەڵێ بێگومان ئەرکی حکوومەتە ڕەخساندنی هەلیکار بەرزەستەکردنی ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیانەوە ئەرکی حکوومەتە بۆیە دەکرێت دامەزراوەکان حکوومەت دەسەڵاتی خۆجیایی بەڕاستی بێنە سەرخەت هەوڵ بدەن بۆ ڕەخساندنی زەمینەی کار ئەویش بەڕاستی بەکردنەوەی چەند کارگەیەک بۆی بتوانن گەنجان ژیانی خۆیانی تێدا بدینەوە بتوانن هیوا لەسەر ئەو کارێک کە دەیکەن هەڵی بچن و ئومێدی دوڕۆژیان پێ هەبێت و ئەیتر هەر گەنجێک کە سەرمایەیەکی گەورەی نەتەوەیە سەرمایەکی مرۆیە خوێنێکی گەرمە کۆمەڵێکی وا خولیای لە بەردەمدایە هاوسەرگیریە دروستبوون دروستکردنی یەکەیەکی نیشتە جێبوونە کە تێیدا بژی ئەوە بەچی دەکرێت بە ڕەخساندنی هەلی کار دەکرێت بە زمینەیەکی باش دەکرێت بۆی گەنج بتوانێت کار بکات ئەوە ئەرکی حکوومەتە بۆی حکوومەت دەبێت لای ڕوون بێت بەڕاستی بێهۆ نییە وڵاتانی ئەوروپا کە
زیاتر دڵخوازی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و گەنجان بە تایبەت بریتانیایە بێهۆ نییە دەرگا بەڕووی ئەو هەموو پەنابەرانە دەکرێتەوە و دەکرێت بڵێن بەشێکی زۆریان مافی پەنابەری پێدەدرێ ئەوەیە کە سوود و سوودێکی باش لە تاقە و توانە و ئەزمموی ئەو گەنجە خوێنگەرمە دەبینێت بەڵام بەداخەوە لەم وڵاتی ئێمەدا حکوومەت نازانم دەکرێت بڵێن دەرک بەوە ناکە یاخود ڕاوێژکارەکانی بوونە پەردەیەک یاخود تارمایەکی لێڵ کە بەرپرسانی یەکەم ئەو بابەتە نەبینین یاخود بیری لێ نەکەنەوە باشە دوا ڕۆژێمە هەموو هیوە ئاواتێکی تاک بە تاچی کورد بنیادنانی دەوڵەتێکی کوردیە بنیادنانی سربەخۆیە بنیادنانی بینینی ئاڵایی ئەم هەرێمی کوردستانەیە لە نەوەتەوە یەکگرتوەکان بەڵام 2000 کە تۆ دەوڵەت دروست دەکەی خۆ ناکرێت دەوڵەتێکی پیر دروستکەی بەڕاستی تۆ دەبێت دەوڵەت بە خوێنی تازە دروست دەکرێت دەوڵەت بە گەنج دروست دەکرێت ئەوانە نەهێزی کار ئەوانە ئومێد و ئایندە و دواڕۆژی نەتەوەیەک بۆیە بەڕاستی ناکرێت دەسەڵات بەو شێوە خەمساردیە گەنج پەراوێز بخات گەنج بخاتە کەناری گۆشەگیریەوە زۆر سپاس دەکەین کاک بەکر سپاس دەکەین زۆر سپاس مامۆستا سەرمان بە کورتی کەمتر لە دوو خولەکیش بۆ بەڕێزت هیچ چاوەڕوانێکت هەیە لەم دەسەڵاتە شتێک کێبێ بۆ کەمکردنەوەی ئەم دیاردەی کۆچە بەڕێز باسی دەتوانێت کرد ئێستا ساڵانە 30,000 کەس لە زانکۆکانی هەرێم بەردەستچن و دانامەزرێن بە کورتی بێ سپاس دەکەین بەڵێ تا حەکیم پێم وایە ئەم دەسەڵاتە نەک چارەسەری بۆ پرسی گەنجان و لاوان پێ ناکرێ ئەم دەسەڵاتە چارەسەری زیاتر لە 40 قەیران هەیە لەو قەیرانە چارەسەر نەکردووە تا ئێستا قەیرانی میسا قەیرانی بێکاری قەیرانی ئاو قەیرانی کارەبا قەیرانی ڕێگاوبان بۆم پێم وایە هەتاکو ئەم دەسەڵاتە بەو شێوازە لە حکومڕانی بێت هیچ ئومێدێکی چارەسەر نییە و ئێمە ناشتوانین بەڕاستی ناتوانین بڵێن بە گەنجان بڵێن کۆچ مەکەن چونکە گەنج لە زوڵم ڕادەکات گەنج لە بێکاری ڕادەکات گەنج لە بێئیشی ڕادەکات گەنج لە بێ ئومێدی ڕادەکات گەنج لە نەبوونی زەمانی اجتیماعی ڕادەکات گەنج لە بوونی زەمانی ژیان ڕادەکات گەنج یعنی بە تەواوی بێهیوا بۆ لە وڵاتە گەنج و لاو یعنی هەست دەکات لەو وڵاتە لەو نیشتیمانەدا کەرامەت و شکۆی پارێزراو نییە چۆن گەنج کۆچ ناکات بۆ ئێمە پێم وایە ئەگەر بمانەوێ گەنجان و لاوان یاخود کۆچی بەلێ شاو کەم بکەینەوە دەبێ چەندین ڕێکار بگرێتە ناکرێت بەڵکو دەبێت بە شێوەیەکی چۆن دەکرێت بەڵکو دەبێت لە پەرلەمانەوە لە ڕێکەی پرۆژەیە یاستایەوە دەبێت هەموو لایەنە سیاسیەکان و حکوومەت و ڕێکخراوەکان بە گوڕێکینەوە خەمی گەنجان و لاوان بخۆنەوە بە عەمەلی بەکردەی پرۆژیان بۆ گەنج و لاوان بێتەوە دەبێت ئومێد بۆ گەنج و لاوان بکێڕنەوە دەبێت ئینتیمای نیشتیمانی گەڕێتەوە بۆی بەس لەم دوو خەپیم وانی چارەسەر سپاس دەکەین بەڕێز سەلمان کۆچەری کارگێڕی سەنتەری پەرپێدانی لاوان هەروە بەکر علی سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان کە لە ڕانیەوە لەگەڵ ماموو سپاسی ئامادەبوونتان دەکەین سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ